الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين ولا عدوان إلا على الظالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه أجمعين. برزان خوشويستان خوشحال لزنجيري هشتم لبرنامج ساتر لقل هاولان دين وخزمتان. أم جاريان دچين خزمتي يكلا هاورياني بيغمر عليه الصلاة والسلام أو هاوري كا لقبي أميني أمتي ورقرت تاقا كسيكا كأو لقبي ورقرتوا أويش عامر بن عبد الله كبي وتري أبو عبيدي بن جراح كناوكي دياري ناو مسلمانان أمبياو برزيش هل الري أبو بكر الصديق وآشنابو بنور إسلام آشنابو با بيغمري عزيز صلى الله عليه وسلم هاتا رزي مسلمانانوا بويا هل سرتاوا هم أو آزارو مينتي ونارحتياني توشي بيغمر عليه السلام هاوركاني بو توشي أبو عبيديش بو أمبياوا ناوكي ديارة بتايبت للجهادو لبخشيني جانيا بإسلام كم شوين هي دستي أبو عبيديتيا نبيو برجاري لجنگ كان نكردبي همو جنگ كان برجاري كردوا تنانت أبو عبيدة لو كسانيه كدوداني مباركي بيشوي كثنايا بي أوتريه لبيناو خواي جورا بخشي بيش جاني خوي لشري أحدا كاتب يغمر صلى الله عليه وسلم زري بوشكي لسرايا شمشيركي لأدن زري بوشكي سري كأسنيك بوا كومالي نوتي بيوي أشياء برمتي مباركي بيغمر عليه الصلاة والسلام إمام أبو بكر بمانا جرتوا أفرمي الرام كر بوئي لدموچاوی پێغەمبەر دەریکەم کاتێکم زانی کەسێک وەکو چۆن تەیرێک لە ئاسمانەوە بە پەلە بێتە سەرم کەسێک هات لام کردەوە سەرەکەم ئەبوو عوبەیدەیە فەرمی سوێندەدەم بەخوا دەستکاری مەکە ئەفەرمێ بەدەمی مبارەکی ئەوەندە هێزی کرد لە خۆی بۆی ئاسنەکان بچڕێ و بە ئاسانی لە ڕوومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەریکا دانێکی شکا و بۆ دووەمیشان ویستم من دەریکەم هەر سوێنی داموتی دەستکاری مەکە خۆم دەریەکەم بۆیە هەردوو دانەکەی لە پێناو پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەس تەنیا بریندار نەبێ تەنیا ئازاری پێنەگەیە ئەبوو عوبەیدە کاتێکە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکر و عومەردا زۆر ڕاوێژیان پێ کردووە و ناردویانە بۆ شوێنە سەختەکان کاتێکە لە زمانی ئیمامی عومەردا تووشی قەیرانە بن قەیرانێکی ئابووری سەخت ڕوو لە کۆمەلگەی مەدینە ئەکات نامە نەرێ بۆ والیەکان بۆ ئەوەی شت بنێرن لە شوێنی خۆیانەوە بۆ مەدینە یەکەم کەسێک کە ئیستیجابەی ئەبێت بە بارێکی زۆری خۆراکەوە بۆ مەدینە ئەبوو عوبەیدە ئەبێت ئەبوو عوبەیدە یەکێ لەو خۆشەویستانەیە کە لە عایشەیان پرسی ڕەزی الله عنها کی خۆشەویستی پێغەمبەر بوو فەرمی ئەبوو بەکر فەرمی پاش ئەو وتی عومەر وتی پاش ئەو فەرمی ئەبوو عوبەیدە هەڵێ لیان پرسی دوای ئەو بێدەنگ بوو ئەبوو عوبەیدە لەو کەسانەیە کە لە پێناو خوادا باوکی وەکو لە هەر سەر چاوە ئاماژەی پێ ئەکەن باوکی کوشتووە بەڵام کاتێکە لە جەنگا باوکی ئەبینێ دڵی نایە بەرامبەری بوەستێ 20 جار زیاتر لە دەستی باوکی ڕائەکا چکە باوکی مشریکە بێ هەر ئەوێت دەستی نەچێتە خوێنی باوکی بەڵام باوکی زۆر دڕەقانە ئێوێ ئەبوو عوبەیدە شەهیدکا بۆیە ناچارە بێ بەدەستی خۆی باوکی لەناوبەرێ و ئاەتی شاتە خوارەوە لەسەر ئەو مەردایەتی و هەروەها ئەبوو عوبەیدە لەو کەسانەیە کە ئیمامی عومەر ڕۆژێکیان لەناو مجلیسا دانیشتە بوو فەرمووی کێ هەیە تەمەنای چیەکەنیەوە فەرمووی یەکیان وتی تەمەنای ئەو ئەکەمێکە لە هاوڕەکانی پڕ ئەم ژوورە دەرهەمەم هەبێ بیبەخشم یەکێ وتیان ئاتون ببەخشم وتی تەمەنا ئەکەم پڕ ئەم ژوورە پیاوەکو ئەبوو عوبەیدەم هەبێ کە بۆ پەیامی ئیسلام گەیاندنی پەیامی ئیسلام ئەبوو عوبەیدە لەو کەسانە بوو کە کاتێ ئیمامی عومەر چێ بۆ لایەن کاتی ناخواردن لێت بۆ لای سەربازەکان و بۆ لای ئەبوو عوبەیدە ئەڵێن خۆراکی ئەبوو عوبەیدە قایدەکەمان بۆ بێنین ئەی پێغەم ئەی ئەمیری بڕواداران یاخود هی سەربازەکان ئەڵێ هەردووکیانم بۆ بێنن ئەبینێ خۆراکی سەربازەکان زۆر نایابە بەڵام هی ئەبوو عوبەیدە کە قایدەکانە خواردنێکی زۆر سادە دەسەکا بە گریان ئیمامی عومەر دەسەکا بە گریانێکی قوڵ ئەفەرمێ وەڵڵاهی ڕاسی فەرموو کە تۆ ئەمینی ئەم ئومەتەی فەرمی وەڵڵاهی دنیا هەموومانی گۆڕی ئەی ئەبوو عوبەیدە تەنیا تۆ نەبێ بۆیە پیاوێکی زاهید پیاوێکی مجاهید پیاوێکی خۆبەخش
پیاوێک لە پێناو دینە لە جیهادە نەگەڕایەوە هەتاکو بە تاعونەکەی سەردەمی ئیمامی عومەر وەفاتی کرد و گەڕایەوە بۆ لای خوای گەورە بەسەر بەرزیەوە. لە کۆتایە داواکەم لە خوای گەورە لەگەڵ ئەبوو عوبەیدە و هاوڕێکانی حەشرمانکە بمانکە بە پیاوانێک کە وەکو ئەو پیاوە گەورانە لە دنیادا مووقیفمان هەبێ بەرامبەر بە نادەپەروەری، بەرامبەر بە ستەمکاران کە ئەوان دنیایە کیلۆمەتریان ئەبڕی بۆ ئەوەی کەلیمە حەق بگەێنن جا لە هەرکوێ و لە بەرامبەر هەرکیە بێت. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.